ساڵی 2020 چووە نێو ئەو بەروارانەی مێژوو تۆماریان دەکات کە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە فەریزەی حەجی تێدا نەکراوە. هەڵبەت ئەگەر بۆ ساڵی 2021ش درێژە نەکێشێت. بە پێی ماڵپەڕی ناوەندی مەلیک عەبدولعەزیز تۆماری مێژووی ئیسلامی 40 جار ڕاگیرانی فەریزەی حەجی بەهۆی کارەساتی سروشتی، بڵاوبوونەوەی پەتاو نەخۆشی و ئاڵۆزی سیاسی و ناسەقامگیری و گرانی و گیرانی ڕێگە لەلایەن دز و چەتەوە بەخۆیەوە دیوە. لەسەر ئاستی گشتی بە پێی یاساکانی شەریعەت دروست نییە بەبێ هۆکارگەلێکی دیار و بەرچاوی لەو جۆرانی باسکران فەریزەی حەج پەک بخرێت. بەدەر لە هۆکاری پەتاو نەخۆشی، یەکەمین جار پرۆسەی حەج لە ساڵی 370 کۆچی لەلایەن گروپی قەرامیتەکان کە لە دەوڵەتی عەباسیەکان هەڵگەڕابوونەوە ڕاگیرە. قەرامیتەکان پێیان وا بۆ حەج دروشمێکی سەردەمی نەفامیە و هاوشێوەی بتپەرستیە، هەر بەهۆی دزینی بەردەڕەشەکە و بردننی بۆ بەحرین لەلایەن قەرامیتەکانەوە بۆ ماوەی 10 ساڵ بە جێگەیاندنی فەریزەی حەج ڕاگیراوە. لە ساڵی 1814 زاینیش بەهۆی بڵاوبوونەوەی پەتاوە نزیکەی 8,000 کەس لە ناوچەی حیجاز گیانیان لەدەستدا. بەو هۆیەوە ئەو ساڵە حەج ڕاگیرە. پێشتریش لە ساڵی 357 لە شاری مەکەی پیرۆز پەتایەک لە ژێرناوی ماشری بڵاو بووەوە. بەو هۆیەوە زۆرێک لەو کەسانەی گەیشتنە مەکە و حەجیان کرد، دواتر لە ژێر کاریگەری پەتاکەدا گیانیان لەدەستدا. ساڵی 1837 لە میانی بەجێگەیاندنی فەریزەی حەجدا پەتایەک بڵاو بووە و ساڵانە بە شێوەی بچڕ تا ساڵی 1892 بەردەوام بوو. بەو هۆیەوە ڕۆژانە لە وەرزی حەجدا 1000 حاجی گیانیان لەدەستداوە. بە پێی سەرچاوە مێژوویەکان ساڵی 490 کۆچی بڵاوبوونەوەی هەژاری وای کرد هیچ یەکێک لە موسڵمانانی خەڵکی خۆرهەڵات و میسر نەتوانن حەج بکەن. ساڵی 429 کۆچیش شەڕ و ناکۆکی و ناسەقامگیری ئاسایش وای کرد موسڵمانانی زۆرێک لە ناوچەکان نەتوانن بگەنە مەککە و حەج بکەن. ساڵی 1213 کۆچیش بەهۆی هەڵمەتە داگیرکاریەکەی فەڕەنسا و نەبوونی ئاسایش و سەقامگیری ڕێگاکانی گەیشتن بە مەککە ئەو ساڵە فەریزەی حەج پەکخرا. هەر لەو بارەوە ماڵپەڕی ناوەندی مەلیک عەبدولعەزیز نووسیوەتی ساڵی 1246 کۆچی پەتایەک لە هەندستانەوە کۆمەڵگەی مرۆڤایەتی گرتەوە. بەو هۆیەوە لانی کەمی 3 بەش لە 4 بەشی بەشداربوانی فەریزەی حەجی ئەو ساڵەی کوشتووە. لە سەدەی 19دا کاتێک پەتای کۆلێرای ناسرا و بە کۆلێرای ئاسایی لە شاری کەلکەتای هەندستان دەرکەوت و بەسەرجەم ناوچەکانی باشووری خۆرهەڵاتی ئاسیا و خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا و کەناراوەکانی دەریای ناوەڕاست بڵاو بووەوە کاری خراپی لەسەر حەج کرد. لە نێوان ساڵانی 1800 و 1840 هەروەها لە 1846 تا 1850 بەهۆی پەتای کۆلێراوە بە شێوەی بچڕ دەرگای ئەنجامدانی فەریزەی حەج بەڕووی موسڵماناندا داخراوە. ساڵانی 1863 و 1892 بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆلێرای چوارەوە لە کاتی حەجدا زیانێکی زۆری گیانی لێکەوتوەتەوە.